پاساوی جیاوازتریان هەبوو بەکاری ناوبراو کە پێمان وایە چۆن دەستگیریان کردووە بە هەمان شێوەش دوای دروستبوونی ئەم گوشارانە بەڕاستی هەر بە هەمان ئەو نەفەسش ئازاد کراوە. ئێستا ئێمە نازانین هۆکاری گرتنەکەی چییە و هۆکاری ئازادکردنەکەشی چییە کە بەڕاستیەوە جگەی داخە. ئەوەی کە بە هەوڵێکی مەترسیداری دەبین ئەوەیە کە دۆسیی ئەم بەڕێزەکە پەیامنێری پایتەخت میدیایە بەلاڕێدا بڕوە، پێشتر لە شوێنی کە ئیشی کردووە ئەوە میدیاکارێکی دیار بووە بۆ ئەوەی کە ئەمەوە خۆی ببیندرێت پێویست بوو بەڕاستی ئەم گلەیانەمان لە دەستگا ئەمنیەکان هەیە. دیارەمە بەسمان دەستگا ئەمنیەکانی سنوورەکەی خۆمان نییە کە بەڕاستی بە سوپاسەوە لە سەرەتای دروستبوونی ئەم کەیسەوە لەگەڵمان بوون، بە دواتچوونیان کردووە، مەفارزیان دەرکردووە و سەردانی خەڵاتزیە کراوە، شوێنی جیاواز کراوە، لەگەڵ ئێمە بوون. هیچ کەم تەرخەمێک نە لە پۆلیس نەر ئاسایشی سنووری ڕاپەڕین نییە، بەس بەداخەوە هەز دەکەین کە لە ئەم ناوچەیە بەڕاستی ینی چۆن دەڵێت تەنسیقێک نییە لە نێوان ئەم هێزە جیاوازانەی کە لە زۆنی سەوزدا هەیە بەداخەوە.